ژینگەی کەرکووکە. ئەمە هاوکاتە لەگەڵ ڕێژەی تەنها سەدایەکی سەوزایی لە پارێزگاکە. ڕۆژ دوای ڕۆژ ژینگەی کەرکووک ڕوو لە پیسبوونی زیاترە. لەم هۆڵەشدا شارەزایانی ژینگە و مامۆستایانی زانکۆ بە دوای ڕێگەچارەیەک بۆ پاکردنەوەی ژینگەی کەرکووک دەگەڕێن. تێکەڵە بێ بە چەند غازاتێکی شەریکاتی نەوتی هەواکەمان پیسە معالەجە ناکرێ و لە نەفسی کاتە ئەمە یەکێکە لە محاورەکان محوەری دووەممان ڕیسایکلینی خاشاکەکانی کەرکووک. لە ئێستادا لەم منطقەی ئێمە کە نێزیکی مەعهەدەکەمانە و جەمەعی سەکەنی لێیە و جامعەی کەرکووکی لێیە ما بڵین معاملێک کراوەتەوە وەکو تەسریفی ئەو خاشاکانە، بەڵام هەمووی معالەجەکە کامل نییە، بەس ئەسووتێنرێ. جگەلەوەی کە خۆڵ و خاشاکێکی زۆر لە شارەکە کۆبووتەوە، تەبەن ئەوە هۆکاری زۆرە، بەڵام ئێمە کێشەی سەرەکی لە کەرکووک کۆمپانیای نەوتەوەکو با بڵین بەڵێوەکو با بڵین کۆمپانیایەکی بەرهەمێنانی نەوت. لێرە کێشەکە چییە؟ کێشەکە ئەوەیە ئەو کارە تیرۆریستیانی کە ڕوو ئەدات لەم شارە بە تەقینەوەی بیرە نەوتەکان و بە تەقینەوەی با بڵین بەردەوامەکان بۆ ئەو بیرانە تاوانەمە لە ژێر پاڵەپەسوویەکی زۆر گەورەیە، زۆر بەرزە بۆ 2500 ناڕوات. ئەمە بێتە هۆی ئەوەی کە دووکەڵێکی زۆر دروست بکە، نەوتێکی زۆر بڕشێت. پیسبوونی ژینگە گەشتووەتە ئاستی مەترسی. بەشێک لە گلەی و گازەندەی هاوڵاتیانیش ڕوو لە شارەوانی کەرکووکە کە خاشاک شەقامەکانی داپۆشیوە و هۆکارە بۆ زیاتر پیسبوونی شارەکە. ئێمە بووینەتە با بڵین ئەرکێکی گەورە بۆ شاری کەرکووک کە زبڵ و خۆڵخاشاک بە شێوەی تەندروستیان بە شێوەیەکی بۆکو پێویست ناتوانین پاکیکەینەوە لەبەرەوەی بڕی پارە تەرخانکراو بۆ بابەتی پاکردنەوەی شاری کەرکووک ملیارێک و 200 ملیۆن بوو کە کردیانە 200 ملیۆن، واتە یەک لەسەر شەشی ئەو کەمیەتە ئێمە توانی هەڵگرین. ئێمە ڕۆژانە نزیکەی 1000 بۆ 1200 تن زبڵ و خۆڵخاشاکە بەو پارەیە ئەتوانین 300 بۆ 400 لەگەڵ ئالیاتی بەلەدیە هەر بگرێتە 500 تن هەڵبگیرێ. لە دیدی کەرکووچیەکانەوە ئیدارە و حکوومەتی ناوەند بێباکن لە مەترسیەکانی ژینگەی کەرکووک و تا ئێستا هیچ هەنگاوێکی کردەی و زدیان بۆ کۆتایی هێنان بە هۆکارەکانی پیسبوونی ژینگە نەناوە. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.